ساڵتان لەبێ ئەم کاتتان باش لە بەرنامەی ستاتیکاوە لەگەڵ ئێوەی بەڕێزدام ئەم جارە هەوڵم ماوە بچمە نێو وێزگەکانی تەمەنی هونەرمەندێکی دیکە هەوڵ دەدەم ئەو کارانی کە لە ڕابردوودا کراون یاخود لە ستاتیکای و جوانبینیەکانی بەڕێزیاندا هەیە لە بەرنامەی ستاتیکاوە بە ئێوەی بیسەر و بینەری بگەێنم. شاخەوان هەڵەبجەیی لە بەرنامەی ستاتیکاوە لەگەڵمانە، ئێوەش بیسەر و بینەرمان بن. شاخەوان کەی خەسرە و ئەڵاکەرم ناسراوە بە شاخەوان هەڵەبجەی هونەرمەند لە ساڵی 1974 لە هەڵەبجەی شەید لەدایک بووە. قۆناغەکانی سەرەتایی قوتابخانە لە هەڵەبجە دەخوێنێت و لە ساڵی 1985 لەگەڵ خێزانەکەیدا ڕوویان لە شاری سلێمانی کردووە. هونەرمەند لە ڕێگەی محمود ئەحمەدی زەربەوە بەشداری لە چەند سرود و گۆرانیدا دەکات، لە ڕێی قوتابخانەکەیەوە بەشداری لە چەندین سرود و بۆنەی نیشتیمانیدا دەکات لە سلێمانی و هەر لەو ڕێەوە بەشدار و ئاژزومەندێکی وەرزشی بووە و هاوڕەکانی کاریگەریان لەسەری هەبووە وەک دەنگخۆشێک هەمیشە هاندەر بوون کە بەردەوامی بە هونەری دەنگخۆشی بدات. لە ساڵی 1970 بۆ یەکەمین جار لەسەر ستەیج لە ئوتێل بابە گۆرگۆر لە کەرکووک بە گۆرانیەک بەشداری کردووە لە جێی خواستی جەماوەرەکەیدا بووە. لە ساڵی 1991 هونەرمەند دیاری قەرەداخی و سەفین خەراژیانی هاوکاری دەبن لە تۆمارکردنی گۆرانەکەیدا بە ناوی تەرزەی خەم، هۆنراوەکەی لەلایەن نەورۆزی مانگرەوە بۆ دادەنرێت. لە ساڵی 1996 سلێمانی بەجێ دەیەڵێت و ڕوو لە تاراوگە دەکات. لە ساڵی 1998 لە نۆرنبێک پەیوەندی لەگەڵ هونەرمەندان پەیوەنجاف و داناغەنی و کۆمەڵە گۆرانی بێژیریکە دروست دەکات و بەشداری لە چەندین ئاهەنگ و بۆنەنەتەوەیەکەکاندا دەکا بە تایبەت لە یادەکانی هەڵەبجە و ڕۆڵی تایبەتی دەبێت. لە ساڵی 2002 یەکەمین ئەلبومی گۆرانی بڵاو دەکاتەوە کە لە 7 تراک پێک هاتووە و تا ساڵی 2006 کار لەسەر ئەم بەرهەمانی دەکرێت و 1000 کۆپی لێ دروست دەکرێت. لە ئەڵبانیا دەنگدانەوەیەکی جەماوەری زۆر دروست دەکات. لە ساڵی 2007 دووبارە ڕوو لە کوردستان دەکاتەوە بۆ باوەی 2 ساڵ لە کوردستان بەردەوامی بە ژیان و کارە هونەرەکانی دەدا و چەند تراکێک لە بەرهەمی ڤیدیۆ کلیپدا بەرهەم دەهێنێ بە ناوی چاوڕەش و کە لە ساڵی 2005دا کاری دەنگی بۆ کراوە. پاشان کلیپی کەنیلە لەگەڵ هێمندەریا بە شێوازێکی سەردەمیانە بەرهەم دەهێنێ و لەگەڵ بەرهەمێکی فۆلکلۆری هەورامی میکس دەکرێت لە ڕێی چەند کەناڵێکەوە بڵاو دەکرێتەوە. هەر لە سلێمانی لەگەڵ هونەرمەندان توانا فەرەج و ئارە ئەحمەد گۆرانی سترانی دڵم و تەمەن دێت و تەمەن دەڕوات تۆمار دەکات. لە هەمان کاتدا لەگەڵ تیپی میوزیکی شنەروێ بەردەوامی بەکارەکانی دەدا و گۆرانی بەلەنجە بەرهەم دەهێنێت. لە ساڵی 2008 بەژاری لە چەند پرۆگرامێکدا دەکات بە 3 ڤیدیۆ کلیپ کە پێک هاتبوون لە گۆرانی ئەو چاوە چاوی بازت و ئای بەلەنجە و سترانی دڵ بڵاو دەکاتەوە. لە ساڵی 2012 دووبارە ڕوو لە تاراوگە دەکات و هەر لەوێ ئەلبومی کەنیلە تۆمار دەکات بە هاوکاری خوشکێکی و هونەرمەند زانە ئەحمەد کە خۆی لە 8 تراکدا دەبینێتەوە و تراکێکی سینگڵ بە ناوی دایک بەرهەم دەهێنێت. پاشان تراکێکی تایبەت بە هەڵەبجە تۆمار دەکات بە ناوی برینێکی بە ئازار. دواتر چەند تراکێکی سینگڵ لەگەڵ شادمیر نامۆ تۆمار دەکەن. لە ساڵی 2022 لەگەڵ هونەرمەند ئاریاس جەڤان دوو گۆرانی تۆمار دەکەن بە ناوی هێشتا نەمردوم و چەند ساڵێک. هونەرمەند شاخەوان هەڵەبجەیی زیاترین هۆنراوەکانی لە شاعیران دیار هەڵەبجەیی و مازیار فایق و شاهۆ تۆفیق و بەندی عەلی و ئاریاس جەڤان و چەندین شاعری دیکە وەردەگرێت. تەواوی کارە هونەریەکانی هونەرمەند لە 12 ڤیدیۆ کلیپ و 35 تراک کە لە ستۆدیۆدا تۆمار کراون و دەیان چاوپێکەوتنی تیڤی و کەناڵەکان و بەرنامە تایبەتەکانی شاخەوان هەڵەبجەیی بەردەوام دەبێت لە کاری هونەری و ئێستاش لە بەرنامەی ئێستاتیکا لەگەڵماندایە و زیاتر لەسەر هونەرمەند دەبیستن. گەر هێندەی ئاسمان لە باوە دوور بم هەز بە لێدانی دڵی تۆ دەکەم هێندە تامەزرۆم بۆ دیدارێکێ شەونیە لە خەومە تۆ بەدی نەکە. ئێستا کەش زۆر جاری کە تۆ نابینم بە باڵی خەونێ دێما دیدارێ ئەڵێم خودایە لە خەوڕە نابم تا نەبینمەوە دووری نیگارێ چونکە دووری تۆ
دڵیش لە بێن دەردێنێ خۆ ئەگەر نیگای تۆم لە چاون بێ تەمەناکەم تەمان کورد بێنێ. دووبارە سڵاوتان لەبێت لە بەرنامەی ستاتیکاوە لەگەڵ ئێوەی بەڕێزدام. ئەمڕۆ لەگەڵ بەڕێز شاخەوان هەڵەبجەیی قسە و باز لەبارەی کارە هونەریەکان یاخود دەچمە نێو وێزگەکانی تەمەنی بەڕێزیان و هەوڵ دەدەم ستاتیکا و جوانبینیەکانی تەمەنی بەڕێزیان لە بەرنامەی ستاتیکاوە بە ئێوەی بەڕێز بگەیانم. کاک شاخەوان سپاس بۆ بەڕێزت. زۆر زۆر سپاس. سپاس دەکەین کە قبوڵت کردین لە بەرنامەی ستاتیکاوە باز لە وێزگەکانی تەمەنی بەڕێز بکەین. سپاس دەکەم. سپاس بۆ بەڕێزت. کاک شاخەوان دەست پێک پرسیار لەوە بکەم. بۆ شاخەوان هەڵەبجەیی هەڵبژار هەڵەبجەیی یا بۆ هەوڵن نەیە شاخەوان کێ خەسرەوە بیت؟ خۆی بەڕاستەکەی نازناوەکە لای من گرنگ نییە، ینی چ بە گرنگە و کارانەیە کە تۆیکەیت حەزم بە ناوچەگەریش نییە بەڕاستەکەی، بەڵام چەند لەسەر ڕای بۆچوونی لەسەر ڕاو بۆچوونی چەند هونەرمەندێک کە چەند گۆرانی بێژێکی تر هەیە ئەوانیش ناویان شاخەوانە پیان باش بوو کە هەڵەبجەیەکە بێت. بەڵام لە ئێستاە من بەڕاستەکەشی بە یەک نازناو نەڕۆشتووە گۆرانیەکانم لە ناو سۆشیال میدیایە. لە شوێنێک ناوم شاخەوان کێیە، لە شوێنێکیش ناوم شاخەوان کێ خەسینە شاخەوان هەڵەبجەیە، یعنی زۆری شتەکانم بەش بوو. ئەگەر یەکێ سێرجی گۆرانیەکی من کە بەڕاستەکەی لەوانەیە ئێستا لە کەیەکە هەبێت لە هەڵەبجەیەکان ئەوەشیوان تەمەند درێژی زەرێکی بۆ من دروست. کاک شاخەوان بە نوێ دەبینرێت بەڵام دێرینە. لە ساڵی 1970ەوە چۆتە سەر ستەیج و ئەسپادەجودی خۆی کردووە. ئەمە بۆ بینەران ڕوونکەرەوە. ڕاستەکەی من بەهۆی ئەوەی کە لە دایک بووی 74م سەردەمانێکە لە هەڵەبجە ژیاوم تا 11 ساڵی و سەرەتایی 6 ساڵی من بەڕاستەکەی ئەو کاتە لە هەڵەبجە شەڕی ئێران و عێراق بوو و زۆر بە باشم بیریت کە لە کاتی بردومانەکانە چۆن خۆمانە شاردەوە لە ژێر زەمینە چۆنە ڕۆشتین بۆ بناری شاخ و دەرەوەی هەڵەبجە و ئەمانە یادەوەری زۆر تاڵن لە ژیانی منە. باگراوندی منی بەهێز کردووە کە بتوانم کۆڵ نەیەم لە خزمەت، کۆڵ نەیەم لەوەی کە چۆن بتوانم جاری کە نیشتیمانەکەمان کارەساتی وای تیا دووبارە نەبێتەوە بۆ وەچەی داهاتوشمان. یعنی ئەو ئازاری کە من دیومە حەز ناکەم مناڵی من بیبینێ و مناڵی تۆ بیبینێ و مناڵی ئەو بیبینێ. بۆیە کە هەڵەبجەمان بەجێ هێشت بە حکمی ئەوەی کە چەند کەسی ئەندامێکی خێزانەکەمان لێرە یان خوێن لە سلێمانی ئەوە بوو دایکم بڕیاریە کە هەڵەبجە بەجێ بێڵین بینە ئێرە بژی کە لێرە ژیاین. ئەو کاتە من لە پۆلی 6 سەرەتایی بووم هاتمە ئێرە، پەیوەندیم کرد بە گروپی جیمناستیکەوە جمبازی ئەو کاتە لای مامۆستا عوسمان و ئەوان، بۆیە بتوڵەیەکمانە بوو یاریەکمانە بوو لە کەرکووک بترە و کاتە لە هوتێلی بابە گورگور دابڵزی بوون. لە خواریشەوە قاعی لایڤ موزیکی تیا بوو، گروپێکی مۆسیقای تیا بوو. ئەوڕەکانی شمەیان زانی کە من لە ناو پاسا و لەش زۆر شوێنە گۆرانی مەوت زۆر کاریگەریان لەسەر و ئەوان پشتگیریانە کردم. ئەو بوو پیاوتم بۆ ناچتە سەستە هیچ منیش ڕۆشتم گۆرانیم تەقدیم کرد بە مەقام و بە هەڵپەرچێ و ناو قاعەکەم جوڵا خۆشە. ئەوە بووە هاندەرێک بۆ من بەڕاستیەکەی. ئیتر دوا بە دوای ئەوە قەت باوەڕیشم نەکە ڕۆژە لە ڕۆژە من لە بواری هونەرە خۆم ببینمەوە یان بتوانم خزمەت بکەم. خۆشبەختانە یعنی هەر کەسایەتی منی ژوایە حەزم بە کاری تونندوتیژی نییە، یعنی مەبەستمەوەی حەزم بە چەک نەبووە چکە خۆم برام هەبووە پێشمەرگە بووە و حەزی باڵگرتنی چەک بووە، بەڵام لای من زیاتر حەزم بە کاری هونەری بووە. من توانیمە لە ڕێگەی هونەرەکەمەوە شاخۆن با نەچینە نێو جدیاتەوە ئەو یعنی شتەکە ئەوە بکەینەوە باشە. بەڵام باست لەوە کرد کە لە سەردەمی منداڵیدا گۆرانیتان وتووە لە نێو 15 یا چونە دەرەوە یا گەشت و سەیرانەکاندا
ئەو گۆرانانە کە دەگوتران ئەو کاتە چ گۆرانیەک بوون چی بوون من خۆم زیاتر گوێم لە گۆرانەکانی مامۆستا اسماعیلی سابووری و مەزەری خالقی ئەگرت چکە خۆتە زانی لەو سەردەمای تاکە تیڤ هەبوو یا مازان تاکە رادیۆ هەبوو کە هەموو ماڵێکی توانی گوێبیستی کارە هونەریەکان بێت زۆر بە ئاسانیە گەشتە گوێگرت لەو کاتە چکە کارەکان کەم بوون و من بە هەموو شێوەیەک کاری مامۆستا عەلی مەردانمانەبینی وەکو مەقام حەسەن زیرەک مامۆستا کەریم کابان ئیبراهیم خەیات یعنی ئەمانە هەموویمانە بیست ڕاست مامۆستا ناسڕی ڕەزازی ئەوانە ینی کاک نەجمەدینی غوڵامی ئەمانە هەمویان کاریگەریانە سەرمانە هەبووە بەڵام ئەو گۆرانی کە من وتم بەڕاستیەکەی ناوی گۆرانی بێژەکەم لەبیر نەماوە بەڵام شاد بوو گۆرانیانە مەقامێک بوو کەویت بارەکات هەموو خەفات بووم دوای ئەینایە نایە نایە ئاوا شتێکی خۆش بوو مەقامێکیش هەیە خۆشە کاک شاخەوان وەکوتی بوو ئەوەی ئەڵێ لە ناکەسکاریە خاکم بەسەرڕۆیی بە عەمرم بەڵێ ئەمبیتەوە بۆ بەرنامەکەی گۆران تەبان ئەگەر هەڵە نەبم منیش هەڵبەتە و گۆرانی خۆی فۆلکلۆرە لە زاری گۆرانی بێژی ترەوە بیستومە بەڵام ناشی شارمەوە یەکەم کەس کە لێم بیست پەیوەنجاو بەڵێ من لە ئەڵمانیا بووم ئەوش کاتە ئەویش لەوێ بوو ئێتر لە یادی لە دایکبوونی هاوڕێیەکمانە گۆرانی وت ئەداکە جوان کردووە بەڵێ هەر کەسێ بۆ خۆی بە ئەدایکی خۆی ئێڵەیە تۆنی جیاواز وەکو نەغمەی ئەو کەسە ئەگۆڕێ سۆزی ئەو کەسە گۆڕێ لە کەسێکەوە بۆ کەسێکی تر کاک شاخەوان زیاتر لە بۆ ڕیتمە سورعەتەکەیە یاخود خاوەکە یاخو مەقامەکەی خۆتە بینیتەوە لە هەموویاندا بۆ خۆت ڕاستەکەی وەڵا زیاتر خاو زیاتر مەقام و خاو حەزیشی بێگەم ینی خۆم چێژی لێ باشە بەڵام لە شادەکانە بەڕاستیەکەی من تەناتوانم بڵم لەبەر خاتی بەرامبەرەکەم بیڵم بەڵام ئەوانی تر خۆم چێژشی لێوەرەگەم یعنی هەم تایبەتمەندی خۆمە هەم ئەتوانم ئیشی تیا بکەم بەدڵ ڕاستە کاک شاخەوان چ بەرهەمێکت زۆر دەنگانەوەی هەبوو لە نێو هەواداران تا بەرهەمی من کە سەرەتا دەستم پێ کرد سەردەمی ڤیو ناڵێم ئێستاڵێم بە ڤیوکانم ئەوەنە بەرهەمەکەم پرۆشتە ڕاستەکەی وڵات زیاتر سترانی دڵ تەمەندێت و تەمەداڕوە وەلێ تۆ هەر لە ناخێندای تەمەندێت و تەمەداڕوە وەلێ تۆ هەر لە ناخێندای خەزانە هەمووی پاڕوە گوڵم تۆ هەر لە باخێم دای خەزانە هەمووی پاڕوە گوڵم تۆ هەر لە باخێم دای و لە ئێستاشا لە دوای ئەوانی کەکەن سترانی دڵ و ترپەی دڵ کە سترانی دڵ هۆنراوەکەی کاکبەندی عەلیە ترپەی دڵ و مەسەلەن ئەوەی هەڵەبجە برینێکی بە ئازار ئەمانە هەمووی هۆنراوەی کاک دیار هەڵەبجەین من زۆری کارە هونەریەکانم لەگەڵ کاک دیار هەڵەبجەیە زۆر باسی کاک دیار دەکەیت بەڵێ لەبەرەوەی من جیاوازیشیان ناکەم لەگەڵ هاوڕەکانی ترا لەگەڵ کاکبەندیەوانە چکە بەڕاستیەکەی بێ بەرامبەر کار ئەەکەن هاوکاری بەڵێ بێ بەرامبەر کارەکە کە ینی ئەوەی پێخۆشحاڵە من کارێکە دەیەمێ تەنها تۆ ناوی من لە یادمەکە ئەوە داواکارە جوانە خۆبەخشی هەیە لە هۆنراوەیە جانمونە هەبووە هۆنراوەکانی بە فرۆشتن فرۆشت و بە هونەرمەند ئەوەش هەیە بەڵام ئەوەش ئەکەوێتەوە سەر کەسەکە خۆی منیش بەرهەم هەبووە کڕیوە تۆ ببوورە بەس مەبەستم لە کاک دیارە کاک دیار کە بۆ باس دەکرێت دیار هاوکاری ڕۆحی هەبوو لەگەڵ جەناب باڵێ نەگە لەگەڵ من لەگەڵ هەموو هونەرمەندەکان بەڕاستەکەی شێگە بڵم کاک دیار ئەگەر بەهاتایە بەرامبەر بیایە ئەوەنە ئەنی من باسم لێ کە بەڕاستەکە کاک شاخەوان بۆ هونەرمەند دەنگی هونەرمەندەکە گرنگە یاخود هۆنراوەکە خۆ
خۆی ڕاستەکەی وەکو سیلسیلەیەک وایە ینی بازنەیەک وایە ئەگە تۆ پارچێکی لێکەیتەوە کەمەکات ئەو بازنێ ناگاتەوە بە یەک تەواوکەری یەکن بە ڕاستیەکەی دەنگ ئەدا هۆنراوە هەمووی لەگەڵ هەتا تەنانەت ڕیکۆرد تۆرە ئێستا گۆرانی بێژێکی وەکو مامۆستا حەزن زیرەگەێنی بە هۆنراوەیەکی جوانەوە بەڵام کاتێکە زانی تۆنەکەی لە شوێنەکە تۆما کردووە کە ئەکرا شتێکی باشتری لێ دەرچێت سیرەکەی شتێک کەمە بۆیە بە جوانی نایەتە گوێی گوێگرەوە بۆیە ئێمە هەرچەندەم سەردەمی وای لاتووە من چکە بە گوێگری ئەو گۆرانی ئەوروپیشم ینی هەستی پێەکەم کە تێکست بەرەو کاڵبوونەوە چێ تێکستەکان ئالۆز بێ گوێگر تووشی مەلە لەبێ گۆرانیەکانەوە زۆرن کە خەڵک ئێستا کاتی شاخان زۆر جا باز لە هوەری بیانی دەکرا ئەتیادی ئەگەر هوەری بیانی تێکەڵکێش بگرێت لەگەڵ هوەری کوردیدا من بەڵام کردوتە ئاگدارم بەڵام قسەکە لەسەر ئەوەیە ئەم هوەرە کە تێکەڵ کراوە ئێستا هەستەکەی هوەرەکە تەواو بەلا ڕێدا براوە ئەمە ئیشکالی دروست کردەوە بۆ هوەری ڕەسەنی کوردی ڕاستەکەی بەڵام من چۆنە ینی خەڵک حەزی بە نوێکاریە بە تازەگەریە بە کارێکە کە تۆ دووبارە نەبێ ئەو هەوڵانە ئەدرێت یعنی من ێستا بۆ خۆم گۆرانیەکەم کردووە فۆلکلۆر بووە بەڵام کارە هوەریەکەی مۆسیقاکەی بە مۆدێن کراوە منە گۆرانی لەگەڵ کەنیلە بەڵێ کەنیلە هێمندەریا کە ئیشەکەی بۆ کردووە کارێکی فۆلکلۆری مۆدێنە دەنگدانەوەیکی باشیە دەنگانەوەی باشی هەبوو لە کورسات کاگە شاخەوان دەمەوێت لەوە تێ بگەم چەند هونەرمەندێکی خۆتان ئاسا کە بەو نەسە بڵێم ڕەخەم بوون ینی لە لای هاوڵاتیانی کوردستان هاتن دەستان بۆ ئەوم هونەرە برد لەبەرەوە دەستان برد کە هاوڵاتیان یاخود ئەوانەی کە گوێ لە ئاواز و گۆرانی دەگرن دووریان خەنەوە لە هوەری بیانی ئەمە بوو مەبەستەکە ئەوە خۆی یەکەم ئامانجە یەکەم ئامانجە چکە من بە بیرمێر لە هەشتاکانە هەشتا حەوت هەشتاوەشت کە ئا بۆ پیرەمێردە ڕۆشتی لە سلێمانی ئەوە نە تۆمارگای لێبوو کە فارسیان لێەیە یعنی نەتەزانی بڵێ لە شوێنەکە بە دەگمەن ینی لە دە تۆمارگا لەوانێ بڵم هەشتیان هەمووی فارسی و تووچیان لێ ئەمە لە فەراغی هوەری کوردیدا بوو بەڵێ من خۆم هەستم پێەکرد قەیناک گوێگر هەر هەبووە بەڵام هیچ کاتێ وەکو ئێستا نایبینمەوە کە خەڵک تەنانەت سێلفیەکە کا لە ناسیارە گوێ لە بەندێکی پێشە هۆرامیەگرێت کە ئەچێ بۆ سەیران گوێ لە هەستی پێەکەی خەڵکەکە لەو دەوروبەرە گۆرانی کوردی لەخر هەندێک هونەرمەند هەن ڕتمیان جوانە یعنی توانیویانە پێگەی خۆیان بێڵنەوە هەرچەندە لەوانەیە لە بابێکی هوەری ملیدا خۆیان ببینەوە یعنی نمونە قسەکەی بەڕێستان پێشڕۆ هەورامی گەنجەکە تازە پێدەگات و دەچێتە یانی ڕۆشتە ناو جەماوەرەکەی خۆشیەوە بە ڕێتمێکی جوان و بە کەسایەتیەوە هاتووە بەڵام هەندێک هەن هوەریان بەلاڕێدا بردووە نەیان توانیوە ئەو ڕێچکە هوەریە ڕەسانە جوانە بێڵنەوە ئەمەش ئەرقەلا یاخود ئیشکال بۆ هوەر دروست دەکات بە تایبەتی هوەری کوردی بەڵێ خۆی بەڕاستیەکەی بواری هوەری ئێستا چۆن لە ناو سیاسەت مەدارانە ئاڵۆزە یەکگرتنەوەیان شکستی تایە ینی بەریەکەوتنیان هەیە لەناو هوەرەکە ئێمە بەریەکەوتنی هەیەمان نییە نا بەریەکەوتنی ئەومان نییە تۆ بۆچی ئەوستای لە هەڵە بژار باشە بەس لەناو ئێمە لەگەڵ ڕێزمە بەخالەت هەیە بۆ دەرکەوتن و بۆ دەسەڵاتی ئەوەی کە تۆ لە کووا زیاتر ناودار بیت ڕاست ئەو شتە هەیە اینجا بەڕاستەکەی ئێمە باسی چەنا کەسایەتی شاعیر و ئەوانەمان کرد من لەم بەرنامانە بووی کە گلەیم نیەتە سەر بەڕاستەکەی من یەکەم سوپاسی کاک عەتا ئەحمەد دەبێ بکەم عەتا ئەحمەد هونەرمەندێکە کە ئێستا دەستی گەنجە بێت هۆی خەمباری ئەم دڵە خەتا باراڵدڵە شێتانایە هۆی خەمباری ئەم دڵە بێتاوانایە بێتاوانایە ڕۆژێنی یا بەناو دڵم نشکین زامی
ئاوازدانەرێکی باشە دەنگێکی زۆر خۆشیەیە هەتا کاکەمالیش هەر کاکەمالیش گۆرانێکی یاومەتێ بەناگەر چاڵنج هەبێت لەم بەرنامەیەوە بەڵێ چاڵنج بۆ ئەوان دەبێ بەشدار بن بە دڵنیاییەوە کاک عەتا یا کاکەمال یا پێشڕەهۆرامی من ئەمانە بە ئینسانی جوانیان و سادەتیەگەم بەڕاستیەکەی کەسانی من هیوادارم کاک شاخەوان لە بینی کەوانەیەکە چاڵنجی بەڕێستان قبولکەن زۆر هونەرمەند هەن بە خۆشحاڵیەوە کە دەیانەوێت بەڵ فرسەتە کە بەڕنامەی ستاتیکایە وەرگرن و باز لە ستاتیکا و ژیان و جوانبیەکانی خۆیان بکەن بەڵام لەسەر داواکاری بەڕێستان لەسەر چاڵنجی بەڕێستا بە پێشنیازێکی زۆر جوانیە بۆ ئەوان کە بتوانن لەم ڕێگەی و بتوانن کارەکانی خۆیان باسکەن و ئەوەی لە باگراوندیانایە بێ ئەو وزەی کە وای لێکردوون بچنە ناو بواری هونەرەوە چییە؟ خۆ تۆ کاتێک گۆرانی بێژێک گۆرانیەڵێ بێ شتێک لە پشتیەوە ڕاستە کاک شاخەوان بە من زۆر شتم تێپەڕان لەبەرەوە پرسیارگەلێک هەن کە لەگەڵ بەڕێستا شەنوکەوی بکەم وە گرنگن بەلامەوە بە تایبەتی مەرحەلەکان یاخود وێزگەکانی تەمەن لە منداڵیدا ئەوم بۆ باسکە ئەوە چۆن بەڕێ کرد ڕاستەکەسێکی چۆن بوو وڵی مناڵ سادەکان هەڵماتێنێ ڕاستێک بە دڵنیاییەوە بەڵێ زۆر ژیانێکی مناڵی خۆشمانە بوو بەڵام بەداخەوە تێک چوو تێکیاننا من بەڕاستەکەی پێتەڵم بوونی من ئێستا بەردەوامی من لەبەرکردنی ئەم جلە کوردیە ئەمە خۆی لە خۆیان هەستی کوردایەتیە هەستی نەتەوایەتیە من ئازاد دراوم لەلایەن پازداری فارسەوە ئازاد دراوم لەلایەن پازداری تورکەوە ینی لە جەندەمەی تورکی ئازاد دراوم لەلایەن عەسکەری عێراقی بەغێنەوە لەو خاڵە پشکنانەی بینی کەرکووک و سلێمانی ئازاد دراوم لەلایەن هەرسێکیانە ئەو سێ دەوڵەتی کە ئاوا ئێمەیان داگیر کردو بەڵام دروستبوونی من ئەوانە ئەوانن کە هێزی پێبەخشوو اینجا بۆیە لە مناڵی ئێمە ژیانێکی زۆر سادە و خۆشمانە بوو پێش هەربی ئێران و عێراق من باوکم زۆر توانای مادی باش بوو مڵکی لەم شاری سلێمانیە فرۆشتووە هاتووە هەڵەبجێ پێ ئاوادان کردێت یەکێ لەو پرسیارانەی کە من لێم کرد لەم ماوەیە بە ڕەحمەت بە پێشەوەی ئەوە نەخۆشکەوێ و گیان لە دەستبا پێم وت باوکە تۆ بۆچی شاری گەورە موچی شاری گەورە و فرۆشتووە ئەچیتەوە بۆ قەزا ئەچیتەوە بۆ شاری بچێت وتی چی بکەم من وتم وەتەنە یعنی خەڵک ئەوەنە ئینتیمای نیشتیمانی و نیشتیمانی خۆی خۆشویستووە گوێ نایەوەتە ئەوەی کە لە سیاسەتە شتێک هەیە چی ڕۆئەیە سبێنێت تووشی چی ئەبێتەوە چ قەیرانێکی بەسەرایە بۆیە من نامێ بکەمەوە هەمان هەڵە من نامێ بکەمەوە هەمان هەڵە کە بڕۆم لە شوێنێک ژیانی خۆم دابین کەم نەزانم سبێنێت دووربینم ئێستا بۆیە ناو بەناو ئێمەی بیستینەوە ئێستا لە ڕادیۆ لە ناو سیارە لێرە تەنزێ بووە ڕەخنەیەک بوو ئەیوت ئەوەنە سیاست مەدار زۆر بوو خەڵک خۆی بە سیاسێزانە بێت لە هەرجێی هەر دانەیەکیان دارێ بڕوێنی کاتێکە زانی ئەم سلێم شارە بێ بە دارستان یعنی ئەوەنە سیاسی زۆر بەڵام لەگەڵ ڕێزمە هەموو کەسێ پێویستە سیاسی بێ سیاست بووە بە خۆراک بۆ بە خواردن بۆ بە بازرگانی بووە بەوەی کە ئێستا من ئەگە سیاست نەبێت چۆن توانم ژیانی دواڕۆژی مناڵەکەی خۆم دابین کەم بزانم نەکەوێتە هەمان هەڵەی کە باوکم تێکەوت و ژیانی منیش تێک چوو بەڵام باو باپیران وەکو بەڕێستان دەڵێن ئەنتیمای نیشتیمانی لە ڕۆحیاندا هەبووە وەکو بەڕێستان دەڵێن باوکە دەگەڕێتەوە بۆ هەڵەبجە لە بەرەوە زیێدی باو و باپیرانیەتی بۆ شوێنە دەکرێت من باوکم لەگەڵ خوا خۆش بوو باوکی هێرۆخان ئیبراهیم ئەحمەدا لە یەک زیندانیا بوو لە 60ەکان من باوکم یەکەم پارتی بووە دەمانچەکەشی لە ساڵی 91 بە هەموو فیشەکەکان و لە ژێر خاکە دەرمانێنە کە 74 ئەو نسکۆی شۆڕشی کوردی هاتە پێشەوە بەڵام بمبەرەوە بۆ مناڵیت بۆ مناڵ باش من بەڕاستیەکەی مناڵێکی بێدەنگ بوویت مناڵی ناوەڵا زۆر عجول و دایمە لەسەر دەستم چکە پێم من خۆم یاریزانی جیمناستیک مەعدە قاچم بە ئاسمان کوڕی بچووکی ماڵەکە بوو یاخۆ کوڕی بچووکی باوکم دوو خێزانیە بووە کوڕی بچووکی خێزانی یەکەمی بوو باشە و
بەڕاستیەکە ئێمە بە حکمەوەی کە دایکم خەڵکی تەوێڵەشە هەورامیش. گەشتمان زۆرە کرد هەورامیە وای. بەڵکی بە مناڵی زۆر گەشتمانەکەی بۆ تەوێڵە بەبیرمیە جوانترین شتێک کە من ئێستش لە یادەوەری مابێ ئەوە بوو کە چوونە ناو باخەکانەوە کێشی مناڵ تەبعاً تۆزە 15 کیلۆ و 14 کیلۆ 15 کیلۆیە من کیسەڵ بەرزیە کردمەوە یعنی ئەویان جوانترین یادەوەریە لای من یا و گوێزانی کە کەوتنە خوارەوە ئەماشکان یان مەسەلەن هاژێ و ئاوەی کە بەناو گۆما شتان دروستە کرد بەڵێ هاژێ و ئاوەی کە بەناو تەوێڵە هاو ئێسش لە ناو مێشمە ینیکەسیتەوە بۆ هەورامان و بۆ تەوێڵە ئەتەوەی ئەو یادگەیە تازەکەیتەوە ئەو ستاتیکایە بەڵام بەداخەوە سیاست و جەنگ وە هەموو شتەکانی شێوان جوانێکی جارانی نەما چکە هەمووی گڵ بوو یەک کۆڵان تا سەری سەرەوە ڕۆشتی بەڕاکردن ئەمان بڕی ئاهاتینەوە خوارەوە کام شاخوانکەواتە دایکی بەڕێستان هەورامیە خەڵکی تەوێڵەش خەڵکی تەوێڵەش ئەی چۆن هەورامی نازانیت ئەوەش من بە هەورامی قسە لەگەڵ توە ڕێستان بکەم ئەتوانی وەڵام بیتەوە تێگەم وەڵام بە هەورامی قسانەکەی دەیواتە جوانە هەورامان وەشە لاتۆ فرەوەشە وات و بەشەوە هۆرامانی وەشالاتەوە کە تەوێڵەن چەندین یادگێ لە بەڕێزی تۆ دروست کردێنێ یعنی ئیسە ئەگەر باواشمێ نێوان بەریتانیا و تەوێڵێنە کامی شاورچنی تەوێڵ بەڵام لە ئێستی تەوێڵەنا بۆ کردەوە جارانی تەوێڵە ئەزانی با هۆکاری ئەوەیشی پێ بڵم کە ئێمە هەورامی نازانی یەکەم جاران لە خەڵکی سلێمانی و هەولێروانە وابوو کە هەڵەبجەیبی هەورامە زانی ڕاستە یان عەبابە ئێستا شەروایە یان بەڵێ زۆر کە زواتێکە بەڵام وانە بەڵام تێکەڵاوێکی ژن و ژنخوازی زۆر و بە لە زمانەوە هەیە لە بینیانە هەتا ئێستا والیاتۆ هەڵەبجە سلێمانی تێکەڵ بووە یان سلێمانی هەولێر تێکەڵ بووە شتەکان گۆڕاوە بەڵام ئەوەی تاکە هۆکار کە من هەورامی نازانەوەی هەورامێکیش ئەو قسەی کردوتی گوناحە تۆ زمانی دایکە نەزانی بەس با من ڕوونکردنەوە بم من ئەیگەڕێنمەوە بۆ تووڕەبوونی دایکم بەڕاستی چۆن لەوانێت تووڕەبوونێکی تیاابێ جگە لە تووڕەبوونەکە زویر بوون یا تووڕەویر نەستەکە وایە بەڵێ دایکم بە مناڵی بە 13 ساڵی دراوە بەش باشە کە دراوە بەش و بە حکمیەوەی کە دایک و باوکی نەبووە ئیتر چۆتە ناو ژیانی هاوسەرگیریەکە خۆی مناڵ بوو ڕاست اینجا دوایی لە هاوسەرگیریەتی یەکەمیان لەگەڵ باوکی من ناخوا لە خۆش و دووەم هاوسەرگیریەتی لەگەڵ هاوسەرگیریەتی یەکەمیان کچێکی بووە لە کابرایە کە خەڵکی جوندیان و بێخاڵ بووە لەوێ عسکەر بوو کە کابرا و توێتی منە بێبی بەم لەگەڵ خۆم کە سوکاری دایک متوانە نابێت ئەم کچە بێت یاوە تا لێرە ژیا بێ لێ جاویتەوە یە کچێکشی لێ و توێتی مەجبورم بڕۆم جابوونەتەوە جا دایکم بە یەک کچەوە لەوێ دانیشتووە تا باوکم سوتفە ئەناسێت باوکمە ئیناسێت و ئەڵە بێت داوایکەن لەو کاتە هەستەکەم دایکم شوێن و مەکانێکی وای نەبوو کە هێلانەی باوانی تر زۆر گرنگە هاتۆتە هەڵەبجە هەستەکەم ئەکسێنتەکەی ئەگەر بەکاریە نابێ باوکم ڕێگر بووە بەڵام ئەگەر لەگەم ناڵەکانی شابەکاری بێنایانەی هێنایە ئەمە خۆی گەڕێتەوە بۆ خودی خۆی بۆ بەکارینە ڕاستگینا بەس باوکی شێورامی دەزانی تقریبان وەکو من تێگەشتنی هەبوو ڕاستی لە بینی بەریتانیا ڕەحمەتێ لێبێ من لەگەڵ باوکی بەڕێستا بەرکەوتنم هەبوو و هەورامیش تێگەشت و هەندێک جاری لەوانەیەوە نەزان بە هەورامیش قسەیە کرد یانی بەرکەوتنی لەگەڵ کەسانێکی هەورامی شاری هەڵەبجەدا هەبوو ئەمە گرنگە بۆ ئینسان بێنێتەوە کان شاخۆن بە هەر لەسەر ئەو خاڵی کە باسی دایکی بەڕێستانی کرد ئەوە وای کرد کە گۆرانی دایک بڵیت زۆر یعنی بەڕۆحەوە ئێڵێتەوە گۆرانێت چوتە نێو گۆرانێکەوە خۆی هەر داواکاری دایکم بوو وەختی خۆی شاخەوان گۆرانی بۆ دایکم وانە ڕۆشتی کە بێیتەوە ساتێکی تێگر ببینمەوە وانە ڕۆشتی جارێکی تر سەدای دەنگت ببیستمەوە بەلای لایای پڕ لە سۆزر لە باوەشتا ژیر بێکمە پەیدای
لبیرم دکمه نالبوم زرات سایل روزانه مالی دل جبهلم کس هوارم پینازانه زرات سایل روزانه که گورابوم یخیبم لسيدي خوم هراسان بم روحم وفا رندا بفرد بلدايا حقباتو خمو ترسد هنا هواريني ام غرباتا بخيكي بر چرا نبو لم ببورا خدایا جان روشگاری يعني دایکم ئاستی خوێنەواریشی نەبوو بەڵام ڕۆشنبیریەکەی ئەو شێرە ژنانە زۆرن طبعاً لەنێو کۆمەڵگەدا بەڵێ ئەیزانی کە ژن چەند چاوساوەیە لە ناو کۆمەڵگەی ئێمەیە ڕاست یعنی یەکێک لە داواکاریەکانی دایکم بۆ بۆیە هەردوو گۆرانیشم بوو نەک گۆرانی بەڵام سوپاس بۆ خوا خەڵک زۆرەکە وەفای هەیە بۆ دایکی وەی ئەڵەیەک بە تایبەتی هونەرمەندەکان ئەڵێم و دایک ینی پێناسە ناکرێت بە تایبەتی کۆمەڵگایەمە تۆزە پیا و باشترە چێتە دەرەوە ژیانێک ئەبینێ بەزەو لە بینی چوار دیوارە و مناڵ بەخێوکردن و سەرقاڵی ئەو بێ ئەجیزەی جارانیش ینی ئەو ئەرکەی جاران زۆر پێ بۆیە من ینی ئەو ئازاری دایکم بینوێتی بەڕاستەکەی قەت لە بیرم ناچێەوە ئەمەیە کار بۆ کەم هەتا هاوسەرەکەم کە ئێستا ئەگەر خۆشم بێ لە بەروی دایکم خۆشەوە خۆشم ئەوێ لە بەرەوەی خۆی ئینسانێکی باشە ئەمانە هەمووی پێوەستم بێ یعنی جاری وا هەبووە خەفەت گرتومی وتومە من ئەمێ دڵی ئەم خێزانم خۆشکەم لە بەروی دایکی مناڵەکەمە مناڵەکەم منم ئێمە ئەگەر هەر لەم بەرنامەیەوە یەک تۆز گوێمان لێ بیگیرێت لە خەڵکەوە کە عەزێتی خێزانی خۆیان ژنی خۆیان بەڕاستیەکەی من پێڵم بوەستە بڕۆ دەرەوە لە ژیانی باشترە تا عەزێتی بڕۆ دەرەوە سەری خۆڵگرە بڕۆ دنیا ببینە ئینجا وەرەوە بڕۆ لەو ئاوی ئیجەیە بە بمرە کەشەیە کاشاخوان ئافرەت بۆ خۆی لەو فەقەرەیەوە هەرچەنە ئێمە پرسەوەرەکەمان لەسەرەوە نیە بەس لە قسەکانی بەڕێستانەوە ئەمە بڵین ئافرەتیش دەبێت ئەو پێگەی دایکایەتی خۆی بپارێزێت ئەمەش قسەکە نییە؟ باشە کاک شاخۆن زۆر وێنەیەک دەبینرێت لە پرۆفایلی ژیانی بەڕێستا ئەم وێنەیە چی بە تۆ دەڵێت چی یادگەیەک چه ستاتیکایەکی لە ژیانی تۆیان تۆمار کردووە ئەوە بوونی من تەوبوونی کەسایەتی من هەموویە گەڕێتەوە بۆ مامەستا ڕۆستەم نەک هەر بۆ من بۆ تەواوی خێزانەکە مامەستا ڕۆستەم کێ بوو؟ مامەستا ڕۆستەم گەنجێکی 7 ساڵ بوو کە لەو سەردەما کتێبی خوێنەوە خوێنەر بوو باڵێ گەنجێکی 7 ساڵ بوو ئەگە بەراوردی بکەی لەگەڵ گەنجی ئێستەیە کەسایەتیەک بوو کە باوکشم سامی لێکردم بەڕاستیەکەی گەنجی جاران کتێبی لینیان تەواو کرد مارکسیان تەواو کرد چونە ناو حیزبەوە خەباتی ژێرزەمینیانە کرد یامەتی ماڵەوەیانەیە لە ناو هەموو بوارەکانە ئیشیان تەنانەت ئەگەر ئێمەی ببینایە کە ئێمە دەوڵەمەند بووینەوە کاتە حەزمان بە چلوورە فرۆشتن لە ناو تەرمۆزە ئەمە بۆ باز نەکردەکەی ئەشکان تەرمۆزەکەی ئەشکانەوەی تۆ کوڕی حاجیکەی خەسرەوی هەڵەجەیی دەڵەمەڕیت تۆ بۆت نییە بڕۆیش جوانە ئەچوینە سینەمای هەڵەبجە کە گەورەترین یەک سینەمایتیا بۆ یەک سینەمایتیا بوو بەڵام زۆر کاریگەری لەسەر هەموو تاکێکی هەڵەبجە دروست کرد کە دنیات بینی منم زانی بروسلی چییە زانی هەر بە ناو سینەما بۆ کاتە جاکسن زۆشتمان باشە کتێبمان ئەگەر نەخوێن باەتەوە لە ڕێگەی سینەماوە مازە جامە بەسم کات یادگەی وێنەکەم پێ بڵێ باش ڕۆستەم باشە پێشمەرگەی یەکێتی بوو کۆمەڵە بوو لەگەڵ زۆر لە گەنجەکانی و سەردەما خەباتی ژێرزەمینی ئەکرد
و حەوت ساڵ خەباتی ژێرزەمینیە کە دوای 3 ساڵ لە ناو شاخە چەکدار کان شاخۆن زیاتر باز لەوە بکەین بەرکەوتنی بەڕێستان یا چۆن تەعاملتانە کرد بە یەکەوە وەکو دوو برا بەڵێ بە حکمیەوەی کە ئێمە زۆر مناڵبووین یعنی من زیاتر ئەوتەمەند بوون یا زۆر لە تۆ زۆر گەورەتر ئێمە و کاتە ئەو موالیدی 62 بوو نێوانەکەی زۆر بووە ئێمە 74 تقریبا 15 ساڵ یان زۆر ینی بەس بە بیرمێتەوە ئەو پاسیلی یەکڕی پاسیلی کڕی بوو لەگەڵ زۆرابی برامە سوار پاسیلیانە کردنیان بردینە دەرەوەی هەڵبجە ڕاست یعنی ژیانی ئەوسا باوکم دەوڵەمەند بوو مڵکی هەبوو کۆمەڵی خەڵکی با پێ بڵین بە کوردیەکەی جاژ بوون بەڕاستیدیدی باوکمیان کرد کە ئەم کوڕی بێنێتەوە ناو شار کە ئەم برایشم نەیتوانی پێشمەرگایەتی بکە و ئەسکەریش بکە تووشی مەلەلێکی ناخۆش بوو ئەویست وڵات بەجێ بێڵێ بەڵام بەداخەوە بە کارەساتێکی دڵتەزێن ژیانی لە ناوچوو کاک شاخەوان باز لە دوێت بکەین گۆرانی دوێت من بەرنامەکەم بەرەو کۆتا ڕۆژ بەداخەوە ینی حەزمە کرد دانیشتەکە وایە وا دروست بوو کە پرسیار زۆر بێت و کاتمان کەم بێت ینی بەداخەوە بەڵام باز لە دوێت دەکرێت دوێتی ناو هونەر بەڵێ هونەر بەڵێ حەزی لێیە ئارزوی دوێت دەکەین من زۆرە حەزم لێ و ئەکەکرێتەوە سەر و کەسەی کە چەندێک من هەنگایە بێمە پێشەوەی ژەنگاوێ بێگە بزانم ساگەین لەگەڵ چەند هونەرمەندێکە دوێت بەڵێ لەگەڵ هەڵوێستا هەمە لەگەڵ عەتا ئەحمەدا هەمە وا دانیشتنێک لەم ماوەیە لەگە پێشڕە هورامیە کردووە کرد تۆمارم ئەمە جیاوازە ئەم کاری لەگە پێشڕەوە کردم وەکو کلیپ ڤیددیو کلیپ نییە بەڵام دانیشتنێکی لایڤ موزیک بوو پێکەوە چۆناڵێ ئەم دانیشتنیانی کە ئەکرێت لە نێوان گۆرانی بێژە میلیەکانە ئەوە بوو بەڵام من لەم بەرنامەی جەنابتەوە بەڕاستی پەیامم هەیە چکە من وەکو هونەری ئێستا زۆ کار ناکەم بەڕاستێکی من بەڵێ من ئێستا خۆم بە کادرێکی پارتی ئەزانم چوومەتە ناو سیاستەوە ئەویش بۆ خزمەتی هونەر بۆ ئەوە نییە کە من لە دژی لایەنێ بم کەواتە گرنگە هونەرمەند حەزبیش بێ لە نێو حزبێکدا بێ یاخۆت حزبێک گوڵ بژێرکات بۆ نا هەموو کەسی ئازادە من خۆم ئازادم حەزەکەم لە ئێستاە پارتی دیموکراتی کوردستان بە حیزبی خۆم بزانم و لەو ڕێگەی و توان خزمەتی نیشتیمانەکەم کەم بەڵام ئەوەی کە گلەیی بێ من دایمەن هەمیشەیە سەرچمە کۆبوونەوەکانی خۆمان ئەو وێبینارانەی کە ئەکرێت لە ناو لقی شەشی ئەوروپا من دایمەن بەرکەوتن مەبێ لەگەڵ کەسە سیاسیەکانە دایمەن هەمیشە ئەمەیە بگەڕێمەوە بۆ ئەو شوێنەی کە تاوانی تیا کراوە و قەرەبوو نەکراوەتەوە و نادات پەروەری تیا بوو بە تایبەتی هەڵەبجە کە شوێن لە دایکبوونی من و من بە ئەرشی سەرشانی خۆم ێزانم بە گەنجی هەڵەبجە بڵێم ئەبێت تۆ ڕۆشنبیر بڵێم وەکو هەڵەبجەیەک چی دەڵێ ئەمەم پێ دەڵیت من ئەوە پێڵم گەنجی هەڵەبجەیە بێ بزانێ ئێستا چەند ساڵی ڕابردوو ئەو حیزبی دەسەڵاتی کە لەوێ بوونی هەبووە نەگەشتووە بە ئامانجی خۆی کاری بۆ هەڵەبجە کردووە بەڵام بە پێی پێویست نەیکردووە بڕۆ سەیری بکە بزانە گەنجە و شارە جێڵەیان نەیە بڕۆ بزانە چی کراوە بۆ هەڵەبجە من بە تایبەتی خانەوادەی من لە گیان و سامانی ژیاومانە پێشکەشمان بە میلەتەوە من پێش هین ناکەم نایەمەوە بە نایفرۆشمەوە بەڵام ئەمەوێ پێی بڵێم ئەو سیاسەتی تۆ کردت ئەبێ ئێستا بیبەخشین بە پارتی دیموکراتی کوردستان من یەکێتی نیشتیمانی کوردستان خوشکەزام شەهیدە ناوی ئاریە ڕۆستەمی برام قەینان نەکراوە بە شەهید بەس هەر بە شەهیدی یەکێتی ئەزانم خزمی ترمان هەیە لە ئەمە بەس منە خانەوادەکەی خۆم سیروانی برام قەینا شەهیدی پارتیە بەڵام پێویستە گەنجی هەڵەبجەیی بە دەنگان بتوانێت پارتی دیموکراتی کوردستان ئەو شانسە ببەخشین بەوان کە ژیانی ئەم ناوچەیە بگۆڕێ من ئێستا کاتومەتەوە سلێمانی شانازی پێوەکەم هەمووی پێشکەوتووە ئەم شارە گەشاوەتەوە بەڵام بە حەقی خۆم ێزانم کە بڵم جیاوازی مەکە چکە من لە ئەوروپا ژیم لادیەک لەگەڵ شارێکی گەورە وەکو یەک لێکراوە کە ژیان تایە خەڵکی لادیەکە قەت بیر لەوە نکاتەوە بڵێ من حەزەکەم بڕۆم بۆ لەندەن نەوەڵا لە کۆڤنتریە ژیم وەکو شارێکی سلێمانیە جیاوازی کەمە سیاسیەکان ئەرکیان ئەوەیە کە ژیانی گوزەرانی خەڵک باشکەن ئەگەر پێت ناکرێت میکە ئەگەر پێت ناکرێت شانسی ببەخشە بەوی تر یعنی من کە لە هونەر هاتمە دەرەوە لەبەروی لە ناو هونەریشە
بە حەدی خۆی هاوکاری نەکراوە من زۆر ڕێگریم لێکراوە زۆر ئیشم بۆ نەکراوە هاتمەوە لێرە ژیام 2 ساڵ نیان توانی کارێ بۆ بەرپرسان سلێمانی نیان هێشتەمە بیت بەرپرسانی ناخێر ئەویان گەڕایەوە بۆ دەسەڵاتی حکوومەت کە بڕیاری دامەزراندن نەماوەکو هونەرمەند و گرێبەستی کاک شاخەوە من سپاسی بەڕێز دەکەم هەوڵمە زیاتر وێزگەکانی تەمەنت لەم بەرنمەیەدا قسە و باسی لەسەرکەین سپاس دووبارە بۆ ئەو کاتەی کە پێت بەخشین و حەزمە کرد گوێمان لە دەنگت بێت بەڵام دیارە شوێنەکە گونجاو نەبوو بەڵام ئەتوانی کارەکانم بەتەکیید گەواهیەوە کە یەکێکی لە دەنگە جوانەکان دەنگە ڕەسەنەکان هیوای تەمەندرێژیت بۆ دەخوازم لە نێوان ئەوروپا و با بڵێم هەورامان و ئەوەی کە پێوترێت هەڵەبجەتا کامیان هەڵەبشێت یا سلێمانیش یا هەولێر بەڕاستی ئەمە جیاوازی نییە وەکو جیاوازێنەوەیەکە بەزۆک و حەز و خۆش دڵنیایە بە حەز و خۆشەویستی من بێ گوزەرانم زۆر ئەوەی کە لە خەیاڵمایە بگونجێ بۆم لەم وڵاتە تۆزێک خۆش بژیمتیایە ئێرە هەڵەبژێرم ئەگەر لەندەنیشم لەسەر تاپۆکەن ناچ تەمەندرێژ باوەڕەکەی ئەوە نەخۆشەویستیم بۆم نیشتیمانە هەیە هیوام تەمەندرێژیتە لە بەرنامەی ستاتیکادا مرتاح بوویت زۆر بەرنامەکەشیەکەم بۆ پێشنیارم بۆ هەموو هونەرمەندەکانی ژەوەیە کە هەشتێک لە دڵیانایە نەیشارنەوە بیان لەم بەرنامەی جەنابتا باسی بکەن و من دەستخۆشیتان لەکەم سوپاسیش بۆ کاک چۆمان خەسرە و کە پێشنیازیەوەی کە بێمەم بەرنامە سپاس بۆ بەڕێست و بۆ چۆمانیش کە لەم بەرنامەدا توانیت بەشدار بیت و فرسەت لە وێزگەکانی تەمەندوەری ئێوە دوو کەسی زۆر باشن من بە کاک چۆمانیشم و تووە هەتا بتوان خزمەتکەن و پێشکەون زۆرم سپاس بۆ بەڕێستان دووبارە سپاس